لە ساڵی 1992 تا ساڵی 2013 حکوومەت هەرێمی کوردستان 10 ساڵ پرۆژە یاسای بودجێ هەبووە. لە ساڵانی 2014 تا 2021 حکوومەت پرۆژە یاسای بودجێ نەبووە. ئەمەش با درێژتری ماوەدا دەندرێت. بەڕێوەبەری گشتی بودجە لە وەزارەتی دارایش هۆکاری نەبوونی پرۆژە یاسای بودجە دەخاتە ڕوو. یەکێ لە سەرچاوی داهاتەکانمان بەشە بودجێی هەرێمی کوردستانە لە ناو بودجێی گشتی عێراقا. بەڵام هەتا ئێستا بودجێی عێراق نەچۆتە پەرلەمان. هەنێ لە وەزارەتەکان داتاکانیان کەم و کوڕیتیا بووە بە نووسراوی فەرمی ئاگادارمان کردو نەتەوانێت کە داتا و زانیاریەکانمان بە زووترین کات بۆ بنێرن. مانگانە بەشە بودجەکەمان لە عێراقەوانێ دوا ئەکەوێت و ئەو 200 ملیاری کە بۆمان ئەنێرن مانگەیەت و مانگێ نایەت وای کردووە کە ئێمە بە پێویست نەتوانین ئیشەکانمان جێبەجێ بکەین. هەبوونی پرۆژە یاسایەکی بودجێ خراپ لە نەبوونی پرۆژە یاسای بودجە گرنگترە. ئەما قسەی بەشداربوانی ئەو گفتوگۆکراوەیە بوو کە لەسەر هۆکار و کاریگەریەکانی نەبوونی پرۆژە یاسای بودجە سەرنجەکانی خۆیان خستە ڕوو. هیوادارم بۆ لە مەولا بتوانرێ بە هەر جۆرێک بێ بودجەیەکی شەفاف و ڕوون لە ساڵحی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئامادە بکرێ و تەنفیز بکرێ و ڕقابە بکرێ و ڕنگدانەوەی ئەرێنی لەسەر باری ئابووری کۆمەڵایەتی خەڵکی هەرێمی کوردستان هەبێت. ئێمە سەردانی لایەنە پەیوەنددارەکان بە تایبەتی پەرلەمانی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن لایەنە پەیوەنددارەکان بۆ ئەوەی فشار بکەین کە ناکرێتن هەرێمی کوردستان چەند ساڵیت کە بەبێ بودجە بمێنێتەوە. باوتەی بەشداربوانی گفتوگۆکە ئەگەر هەرێمی کوردستان لە ماوەی ئەم 8 ساڵەدا پرۆژە یاسای بودجێ هەبووایە و پەسەند کرابە ئێستا هەرێمی کوردستان لە قۆناغێکی دیکە بوو. بەڵام نەبوونی بودجە لەم ماوە درێژەدا بۆتە هۆکاری گەڕانە دواوە لە پرسی شەفافیەت، چاودێری پەرلەمانی، ناڕوونی لە داهات و خەرجی و سیاسەتی ئابووری. هەڵقورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.